فەرمانبەرانی گرێبەست یعنی غەدر لێکراوترین چینن هیچ بە شایستەی سوپاسێکمان نازانن هیچ مافێکی دارایی و شایستەیەکی دارایی شمولی ئێمە ناکا بەڕاستی معاناتمان زۆرە داواکاریەکەمان تەنها ئەوەیە وەکو فەرمانبەرێکی هەمیشەیمان لێبێت چونکە زۆر غەدر لێکراوین بەڕاستی داوام لە حکوومەت دەیەبێت بەدەم داواکاریەکەمانەوە تا ئێستا ئێمە هەر هیچ نەبێ 24 بۆ 30,000 کەس لە وڵاتەیە ساڵانە تووشی دڵڕاوچەی تازەکردنەوە تازە نەکردنەوە دەبن بۆ لەسەر ئەوەی کە مافی خۆیان تویانە 3 ساڵ گرێبەست بن ئەبن بەڕسمی بۆ نایکەن مۆزەفمان هەیە 10 ساڵە 12 ساڵە فەرمانبەری گرێبەستە یعنی تەمەن چەنە تەمەنمان چەنە و لەکەیە ئێمە هەموو خانەنشین نەبین هەتاکە ئێمە بە گرێبەستی بمێنینەوە ڕوومان دەکەینە هەر سێ سەرۆکایەتەکان سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی هەرێم کە بەرپرسیارانە ئەو ساڵانەی کە خزمەتمان کردووە بەدام و دەزگاکانمان بمانکەن بە فەرمانبەرێکی هەمیشەیی و خزمەتکەین وەک هەر فەرمانبەرێکی هەمیشەیی